قهوە و شتی پێوە ئێستا ڕێکەوین لە سەری خۆشمەی خۆم کاکە بەڵام ئێستا پێ دەڵم چۆن گرفتی کێشەی سەرەکی و کەسی وڵاتی ئێمەیە ئەوەیە ئێمە خواردنی غەڵەت لە کاتی غەڵەت ئاخۆین بۆیە زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە کێشی زۆرە قەڵەوە تووشی بڵۆتین بووە ورگی هاتوۆتە پێشەوە نازانێت چۆن دایبەزێنێ خاڵی یەکەمینیان چاکردنی سیستمی خواردنەکەتە ئەویش بەچی کەمکردنەوەی بڕی وەرگیراوی خواردن بە تایبەتی کام جۆری ئەوانەی کە پیانترێ کار بە خراپەکان کێگرێتەوانێ ئاردی سفر چی لە دروستەکرێ نانی تیری سەمونی حەجەری نانی نانەوخانە ناوساجی و ناوشکێنە چونکە ئەمە نیشاستێکی ڕوتە و بەهای خۆراکی زۆر کەمە و تووشی بڵۆتی نیشمانەکەواتە هەڵاوسانی وەرگ چکە جەنابەت خەڵکێکی زۆرت بینیوە لە بازار دوو قۆڵ و دوو قاچی باریکی هەیە بڵقێ بەوریجەوەیەتی بەڵام لە ئەسڵا خەڵکەکە قەڵەو نییە ئەمەی کەوتمان خراپە ئاردی سفر و جەماعەتەکەی خاڵی دووەمینیان شەکر لە هەشتێکە هەبوو ئەو کەسانی کە جیرۆدەی وەزنی زیادن شەکریش ئۆتۆماتیکیان لە شیرینیا هەیە لە کۆکاکۆلا و جەماعەتەکەیە هەیە لە پاخلا و مەحەلەبیا هەیە بیگرێت تا ئەخیرەکەی دەستە شیرینی زۆر خۆش دروست ئەکرانی هەنی هەم قهوە و شتی پێوە ئێستا ڕێکەوین لە سەری خۆشمەی خۆم کاکە بەڵام ئێستا پێ دەڵم چۆن بەڵێ بەدڵنیاییەوە ئەو شیرینی خراپانە لەکە یاخۆین ئێمە خەڵکی وڵاتی من شەو دروستە مەحەلەبی و کاستەر و تێکەڵە و لەگەڵ جەماعەتی دیۆ و گوڵە بڕۆژە حیاتەکە ئێمە ساعتە دو ساعت دوایەوە چیەکەین ئەخەوین ئێمە هەموو کار بوو کالۆرێکی لێ تەحویلە بێ بۆ چەوری بەڵام ئەگەر برایەکی وەکو جەنابەت کەسێکی وەکو من کە ڕاضیم ئەچمە قەعیاریەکەم با ساعتێ پێشی تەمرین لەو شیرینی کە جەنابەت دەڵێ با پارچەیە بخۆم بەڵام المهم لە کاتی وەرزشەکەیە زۆر لەوە زیادە سەرفەکەم لەوێ کێشەم بۆ دروست نابێت کێشە لەوایە لە تەوقیتێکی غەڵەتە بڕێکی زۆر کار بوو کالۆری وەرەگری بابەتی سێمیشیان کە کێشە بۆ خەڵک دروستە کابریتە لە زۆر بەکارهێنانی ڕۆن جەنابەت و خەڵکێکی زۆریشمان هەیە کە هاتوچوو ئێرانەکە خەڵکمان هەیە دە ڕۆژ لە ئێران بۆ لەگەڵ نەخۆشیێکا بووە ئەڵێ مامۆستا هاتوومەتەوە 4 کیلۆ وەزنم کەمی کردووە بۆ لێ برنجی وشکە خوارد لەوێ خواردنی زۆر چەورینە نییە کەوابوو سێ کوچکەی قەڵەوبوونی خەڵک ئاردی سفر شیرینی لەگەڵ چیتر لەگەڵ ئەو هەموو ڕۆن و زەیدەی کە بەکارێت